لە ئەمڕۆیە بابەتێک دەست نیشان کراوە بۆ ئەوەی کە لەسەری باس بکرێت بۆ هەمووان و لە بەرچاو ڕوونیەک دروست بکرێت بۆ هەموو تاکەکان ئەویش تایبەتە بە خوێندن بۆ نابینایان کە پێی ئەوترێت خوێندنی برایل. قساکەین لەسەرەوەی کە ئەم خوێندنە تا چەند ئیمکانیەتەکانی لە لای خۆمان بەردەستە بۆ نابینایانی ئازیز ئەوان بۆ بەڕێکردنی ژیانێکی ئاسایی تا چەند پێویستیان بەم خوێندنە هەیە تا چ ئاستێکی خوێندن لە کوردستانی خۆمانە ئەوان ئەتوانن سوود لە خوێندنی برایل ببینن. قساکەین لەسەر ئەم بابەتانەوە هەروەها کاتێک باسی ڕۆژێک ئەکرێت تایبەت ئەکرێت بە توێژێکی ئازیزەوە بێگومان لەو ڕۆژە کۆمەڵە کار و چالاکیش تەرخان ئەکرێت بۆ ئەو ڕۆژە بەڵام بەداخەوە لە لای خۆمان ئەمڕۆ لە سلێمانی ناکرێت هیچ چالاکی ئەنجام بدرێت لەبەرەوەی کە بەداخەوە شەوی ڕابردوو بینایە کە تایبەتە بە نابینایانی ئازیز لە سلێمانی ئاگری گرتووە کە بە هیوایەوەی هەوڵێکی ئیشەڵڵا باش هەبێت بۆ نەوژەنکردنەوەی بیناکە بەڵام هیوامان ئەوەیە کە ئەمە ڕێگر نەبێت لە بەردەم نابینایان بۆ ئەوەی کە چالاکیەکانیان بەردەوامی هەبێت و هیوادارین لە شارەکانی دیکەی کوردستان چالاکیەکان بەردەوامیان هەبێت بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە لەسەر گرنگی خوێندنی برایل زیاتر قسە بکەین و هەروەها لەسەر دۆخی نابینایانی ئازیز لە لای خۆمان میواندارەتی زۆر بەڕێز عومەر خێدرمان کردووە بەڕێزیان سکرتێری گشتی یەکێتی نابینایانی کوردستانن. کاک عومەر سڵاوی لەبێت زۆر بەخێر بێت. ئێوەش خۆش بسپاس زۆر سپاس بۆ ئامادەبوون مادوونێک کە بە درێژایی ئێوەش خۆش بێ بۆ سازانی ڕاستی ئەم لەگەڵ هاوڵەکانیان بۆی لێرە هیوا خوازین کە بیناکەتان جارێکی تر بۆ نۆژەنکردنەوە چونکە بەردەوام وەکو خۆی ئاماژەی پێیا هەمیشە بۆ کاری خێرخوازی و بینایی ئێمە بەکار هاتووە بەڵام بەداخەوە بەوەی ئەوەی کە ئاگری گرتووە لەوانەیە تر گرفتیان بۆ دروست بێت لەتوانن لەو بینایە بن بەڵام بە هیوای ئەوەی کە زوو هەڵدرێت جارێکی تر بیناکەیان بۆ نۆژەن بکرێتەوە. کاک عومەرگیان هەر بە سەرەتا کاتێک باسی خوێندنی برایل ئەکرێت بە هەر بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئەم ڕۆژە لە چیەوە بووە کە بۆی دیاری کراوە ڕۆژی چواری مانگی یەکیان بۆ ڕۆژەکە تەرخان کردووە. بەڵێ سەرەتا پیرۆزبایی ئەو ڕۆژە لە سەر تاسەری نابینایانی جیهان پیرۆز دەکەین بە تایبەتی نابینانی کوردستان. دیارە ئەو ڕۆژە لە ساڵانی 1990 لویس برایل کە کەسێک دەبێت لە ساڵی 1990 لەدایک بووە لە تەمەنی 3 ساڵێ نابینا دەبێت. تەمەنی 3 ساڵە نابینا ئەبێت بەردەوام بیر لەوە ئەکاتەوە کاتە پەیمانگا ئەبێ بۆ خوێندن پیتەکان با شێوازێکی گەورە دروست دەکرێت کە دەستی لێدەن ئەمەش تۆزێک قورسە بێ بۆ نابینا کە تا ئەو پیتە گەورەیە و با بڵێن قورسە بیرەکاتەوە. ئەمە ئەم بیرۆکەیە لەلایەن ئەو لویس برایلەوە سەری هەڵداوە کە لویس براین ئەمیش لە چی وەرگرتووە لە سوپای فەڕەنساوە لە سوپای فەڕەنساوە وەریگرتووە کە ئەمان زمانێکی ئاماژەیانە بێت زمانی ئاماژە لە بینی سوپاکەیە ئەم زمانەش خوێندی چەندین نوکتەیەکیان هەڵکۆڵیوە با بڵێن لەسەر سەفایلێک کە 12 خاڵی لە خۆگرتووە 6یان لەم بەر 6یان لەوبەر کە ئاماژەیە بۆ کار و چالاکیەکانی سوپاکان. ئیتلیس برایلش لەوە بیر ئەکاتەوە هەڵەسێ دێگۆڕانکاری تیاکە لەو نووسینەیە دیکا بە 6 نوکتە سیان لەم بەر و سیان لەوبەر هەڵەستێک کە نووسینی پێ نووسێتەوە و هەوڵەداکە ئەوە شتێ بکە کە لە بەرامبەر هەر ژمارەیەک با بڵێن ئەمە قەڵەم و لەوحەیەکم پێە ئەم قەڵەمە ئەم لەوحەیە تەبعاً فایلێکی تیەکەی ئەمە 3 ڕیز لەم بەرە 3 ڕیز لەو بەرە کامە بە هەستی بەرکەوتن ئێوە هەست بە پیتەکان و نقطەکان. بەڵە بۆ نمونە ژمارەی ئەم دەستی ڕاستم 1 2 3 4 5 6 بۆ نمونە 1 و 4 ئەبێ بەچێ یا بەسی لە ئینگلیزیە پیتی خانەی 1 بە تەنیا ئەبێ چی بە ئەلف یاخود بە ئەی لە زمانی ئینگلیزیە لە زمانی عەرەبیشە بە هەمان شێوە هەر ئەلفە. بەو شێوازە ینی ئیشان لەسەر کردووە لە ساڵی 1929 بەڵام ئەمە پشت تەقدیمی کردو لە پەیمانگای نابینایان بەڵام احترافیان پێ نەکردووە هەستاوە ئەم کابرا مۆسیقیشە بێ لویس برایل مۆسیقیە بێ هەڵەستێ ئەم زمانە بۆچی بەکارێنێ ئەیکا بە نۆتە بۆ خوێنکارەکانی لە ڕێگای ئەم برایلەوە با بڵێن نۆتە بەکارهێنن نۆتە بەکارهێنن و فێری مۆسیقا بن لەو ڕێگایەوە. زۆر باشە. کا عومەر لە لای خۆمان
تا چەند سوودتان لەم جێرە خوێندنە بینیوەوە چۆن توانراوە گرنگی پێبەن و زیاتر بەردەوام بن لەوەی کە کەسانی تر فێر بکەن. ئێمە زۆر گرنگی و بایەخمان بەم زمانە داوە با بڵێن بەم نووسینە بە نووسینی زبر کە بە ناوی لویس برایلەوە هاتووە بە ناوی ئەو کەسێک کە داهێناوە کە کەسێکی نابینایە. ئێمە بایەخمان پێداوە وەکو پەیمانگایەکمان هەیە بە ناوی پەیمانگای ڕووناچی لە بەختیاری ئەو پەیمانگایە لەسەر ئەم خوێندنە زبرە با بڵێن برایل ئیشەکە. بەڵام بەداخەوە ئەم لە ئێستادا یانێکی حکومەت وەکو پێویست هاوکاری نەکردوون لە 2005ەوە هیچ ئامێرێکی برایلیان بۆ نەهێنا وەکو تابیع و لەو ئەو شتانی کە کەلوپەل و کەسی تایبەتان نەیە بۆ وتنەوەی وانەیە کە بە کۆمەڵە کەس بێ زیاتر سوودمەند بێ وەکو چی یعنی کەسێک بێ بۆ نمونە چۆن ئەڵێ مامۆستایەکە دانیشە کۆمەڵە کەسی کە فێرەکە یاخود ئێوە هەمووتان بەیەکەوە ئەتوان ئەمە بخوێنن بە هەمان شێوە هەیە ئێستا من کەسێک لەوە چێ خوازیاری بێ فێری ئەم زمانە ببێ ئێمە فێری ئەەکەین یاخود بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە لە بارەگای ڕێکخراوەکەمان من خۆم بەڕێوبەری خوێندنگەی بینایی بووم بۆ ئەو کەسانی کە بە ساڵات تەمەنیان ڕۆیشتووە با بڵێن لە سەروی 15 ساڵیەوەن خوێندکردێکم نێشتینە خوێندەواریم کردەوە کە بە ساڵێک 2 پۆلیان دەبڕی بەڕاستی خوێندکارەکانم زیرەک بوون توانیمان لە ماوەی 10 ساڵە خوێنکە ئەو کەسانێک کە هەر کەسێک کە خوازیار بێ لە سەد جەم شار و شارستانی کوردستان هەر لە کەلار و کفری و قەڵازێ و ڕانی ئەوانە لە بارەگای ڕێکخراوەکەمان کۆمان کردوونەتەوە و فێری ئەم زمانەمان کردوون و دوا قۆناغەکانی خوێندنیشمان پێ بڕیون ئێستاش خوێندکارەکانم کۆتا خوێندکارەکانم مەسەر لە زانکۆی سلێمانی لە بەشی ئینگلیزی و مێژوو ئەخوێنن خوێندکارن یعنی کاک عومەر ئەگەر نابینایك لە ئاستێکی باڵا ئیشەڵا درێژێ بە خوێندنەکەیدا هەر ئەبێ بەم خوێندنی برایلە بێت یان ئەبێ بە کتێبە دەنگیەکان بێت نا ئاساییە ئەمە بۆ سەرەتایی زیاتر ئێمە بەکاری ئەهێنین بەڵام کە چۆ با بڵێن 12 و 8 و 9 دە ئەوانە زیاتر احتیمام بە کاسێتە درێ بە کاسێت با بڵێن ئێستا بە ڕیکۆردەر گوێ ئەگرن لە زانکۆکانیش بە هەمان شێوە خوێنن و ئێمە هەستاوین بیرمان کردوەوە کە چیتر بکەین جێگرەوەی ئەم برایلە بێکە زۆر زەخەتمان نەکەوێتە سەر لەبەرەوەی ئەو ئامێر و کەلوپەل و پێداویستیانە زۆری تی ئەسێتە ئاگاتە لە ئێمە هەستاوین پەرتوخانەیەکمان دروست کردەوە بە ناوی کتێبخانەی شنەوای دەنجی لە بارەگای ڕێکخراوەکەمان ئەو کتێبخانەیە لە قۆناغی یەکی بنەڕەتیەوە هەتا دوانزەی ئامادەی منهەجمان هەیە ساڵانە کە بەسەر خوێندکارەکانمانە دابەشی ئەەکەین ئەمە جگەر لە سەرچاو بابەتی فەلسەفی و ئەو سەرچاو بابەتانی کە لە زانکۆ پەیمانگاکانە خوێنەوەکو بەشی زانستە مرۆڤاتەکان و بەشی زمان چونکی خاوەن پێداویستی تایبەت نابینە هەدەبێت لەو دوو بەشە بخوێنەوە یان لە زانستە مرۆڤاتەکان بێ یان لە بەشی زمان و ئینگلیزی و کوردی و عەرەبی و لەگەڵ کۆمەڵناسی و مێژوو زانستە ئیسلامیەکە بەڵێ بۆ هەر لەو دوو بەشەیە کاک بەشی علمی ناتوانین ئێمە بخوێنەوەکو بڵێن بایۆلۆجی و با بڵێن بەشە طبیەکان ئێمە ناتوانین بکەین چونکە پێویستی بەچاو هەیە هەندێک شت تاقیگەی ئەوێ شتی ئەوێ ئەمە ناتوانین زۆر باشە کاتە بابینە سەر کۆمەڵە لەو چالاکیانەی کەوە ئەنجامیان لە ڕێگەی بیناکەتانەوە بێ لەوەی کە بەشداری وەرزشەکان بەشداری میوزیکەکان کۆمەڵە چالاکیکەتانێ وەکو ئاماژەم پێ ئەگەر خۆشتان چالاکیتان نەبێ هۆڵەکەتان بەکاریان بیناکەتان بەکارێنن بۆ کاری خێرخوازی پێمان خۆشە تۆوەکو سکرتێری گشتی بۆمان باسکێک چالاکیەکانتان خۆی لە چیا بینێتەوە ساڵی ڕابردوو چالاکیەکانمان ئێمە چالاکیەکانمان گشتگیرن با بڵێن چ لە بواری هونەری بێ لە بواری وەرزشیە لە باری کاری خێرخوازیشە بۆ ئەو کەسانی کەم کە درامەتن لە ڕێگای کۆمپانیا و کەرتی تایبەت من زۆر سوپاسی کۆمپانیا و کەرتی تایبەت دەکەمی شاری سلێمانی بە تایبەتی بەڕاستی دەستگیرۆدەیی و هاوکاری و پاڵپشتی پشتیوانی ئێمە زۆریان کردووە زۆر هاوکاری خاوەن پێداویستی تایبەت بوون بەهام بەڵام ئێمە زیاتر بایەخمانداوە بەلایانی مۆسیقا بەدەیان کەسانی مۆسیقاژەنمان هەیە و دەنگ خۆشمان هەیە لە بواری هونەرێکە وەرزشەوانیشمان هەیە کە ئێمە تیپێکی بەناوی تیپێکمان هەیە تیپمی گۆڵگۆڵی پیاڵن بە زمانە بەهینی خۆمان ئەو تیپە ساڵانە لەگەڵ بەغایە و لەگەڵ هەولێر و تەنان لەگەڵ ئیماراتی شاو با بڵێن لەگەڵ ئێران و تورکیاوانەشە بەرکەوتنمان هەبووە بە خۆشحاڵیەوە منتەخەبی عراقیش لەسەر ناو شاری سلێمانیە هەڵبژێردراوە ئێستا وەکو نابینا منتەخەبی عراقیمان هەیە کە سەرۆکی لەقی سلێمانیشمانە لە هەمان کاتیشە منتەخەبی عراقیە کە یەکەم بووە لەسەر ئاستی عراقا
ئەوە لە باری وەرزشەکەمانە لە باری هوەریشمانە ئێمە دەمێت لێرەوە مژدێک بە نابیناکانمان بدەم کە بۆ جاری دووەم ئێمە هەوڵمان داوە کە بە زووترین کات کە تیپی مۆسیقای نابینان نۆژەم بکەینەوە تازە بکەینەوە با بڵێن دروستی بکەینەوە پێکی بێنین بۆ خزمەتکردن بە شاری سلێمانی و ئێمە ئیمکاناتمان بەرەو باشی ئەروار لەخوا بەزات بکە ئەو ستودیوەکمان هەیە ئەتوانین گۆرانەکانیش لەمە دوای هەموو لە ستودیەکەی خۆمانە تۆمار بکەین پێویستیمان بە دەرەوە نەبێت کە ئێمە کە کار و چالاشی بکەین لەو بارەیەوە. بەچی ئەوە دڵخۆشیە ئەم هەواڵە خۆشیە بەڕێزت جا بابینە سەر ئەوەی کە کاک عومەر ئێستا بەڕێزت باسی خوێندنی برایلت کرد و ئەوەی کە تەنانەت سوودی لێ بینراوە لە بواری میوزیکە با قسێک بکەین لەسەر ئەوەی کە بە شێوەیەکی گشتی لە جیهانە ئەبینین تەکنەلۆژیا زۆر یارمەتیدەری هەموو چین و توێژێک بووە لای خۆمان تا چەند تەکنەلۆژیا سوودی لێ بینراوە بۆی کە ژیانێکی ئاسانتر بۆ نابینایان دەستەبەر بکرێت. والله ئێمەش کەم تا زۆرێک سوودمان لە تەکنەلۆژیا بینیوە چ لە ڕێی بڵێن کۆمپیوتەرەوە کە بەرنامەی ناتیقەی لەسرە بەڵام بەداخەوە ئەو ئامێرانەی کە بەدەست ئێمە ئەگەن هیچی زمانی کوردی تیانە هەمووی زمانی ئینگلیزی و فارسی و تورکیە و زمانەکانی ترە بەڵام ئەمە چەندین جار داوامان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەرسێت کە بەرنامەیەکی ناتیقا بۆ لە کۆمپیوتەرێکە هەیە بە زمانی ئینگلیزی و عەرەبی با بە کوردی شەبێ هەم ناساندنی زمانەکەی خۆتە بە کوردی هەم بە نیشتیمانیکردنی زمانەکەتە هەم ئەتوانی لەو ڕێگایەوە ئێمەی نابیناش ئیسیفادەی لێ بکەین ئەمە زۆر کارێکی ئاسانە و شتێکی نیشتیمانیش و پیرۆزیشە بەڵام ئێمە بەڕاستی ناڵم سوودمە نەبین بەڵام بەو پێویستەی کە لە ئاستی تموحی ئێمە هەیە نییە کۆمەڵێت جیهاز و شت هەیە دەست ئێمە ناکەوێ ئەبێ ئەمێ حکومەت کار ئاسانی بۆ ئەوە بکات وەکو تابعەیە وەکو با بڵێن کۆمپیوتەری ناتیقە بێ ئەو کۆمپیوتەریکە کیبۆردەکان با بڵێن برایلی لەسرە بۆ نمونە کە تۆ شتێک ئەنووسی لە کیبۆردەکە لە خوارد لە ژێریشەوە بە برایل بۆ تەنووسێ ئەمەش هەیە بۆ نابینایان ئەمە سنتەرێکمان هەبوو پێشتر ئەو سنتەرە بەڕاستی ئێستا لە ئێستادا نازانم ئیش ناکات وابزانم کۆمپیوتەرەکانیان کۆن بوون چونکی ڕۆژ بە ڕۆژ تەکنیک و تەکنۆلۆژیا پێشەکەوێ ئەو شتانە ئەبێ ئەپدێتیان کەیتەوە و بتوانی بەرنامەیان بۆ دابەزێنیتەوە یاخود بەسەر دەچن زۆر باشە کاک عومەر با باسێکی کۆمەڵگاکەی خۆمان بکەین بزانین مامەڵەکردنیەوان ئێستا چۆنە لەگەڵ ئێوە بۆ شوێنە گشتیەکان بۆ کار و چالەکیەکانتان هەم بۆ کاری ڕۆژانەی خۆشتان لە دام و دەستگاکانە ئێستا شێوازێکی باشتریە کە خەڵک زیاتر هاوکارتان بێت سپاس بخوا ئێمە شاری سلێمانی بەڕاستی شاری ڕۆشنبیریە پایتەختی ڕۆشنبیریە شارێکە کە ئەتوانم بڵێم شاری شارانە وەکو کەسێکی ئاسایی مامەڵە لەگەڵ ئێمە ئەکەن هیچ بۆ کەسێکیەوە سەیری ئێمە ناکەن کە ئێمە کەسانێکی خاوەن پێداویستیابێتن یان نابینین بەڵام لە پێشتر داوانە بوو پێشەوەی ئەم ڕێکخرا و کۆمەڵانە دروست بن بە شێوازێکی تر بوون نابینا گۆشەگیرەکە لە مزگەوتێکە ئەبە هەر لە مزگەوتێکە قورئانی بخوێندایە بەڵام بە خۆشحاڵی و ئێستا هەم ئەوەی بە پێی خواستی خۆی نابینە حەزی لە چی بێ ئەتوانێ ئەوە بکە لە ڕێگای کۆمەڵە و ڕێکخراوەکانەوە خەڵکیش لەوە تێگەیشتووە کە ئێمە خاوەن پێداویستی تایبەتیش ئێمەش کەسانێکین کە حەز لە پێشکەوتنی شارەکەمانەکەین وڵاتەکەمانەکەین حەز کەسانێکین حەزەکەین نەبین بەبار بەسەر کۆمەلگایەوە بتوانین کە ئێمەش وەکو کەسانێکی ئاسایی بڕنامەی بە کەلەورەس بەدەست بێنی بتوانین خزمەتی کۆمەلگاکەی خۆمان بکەین و ببین بە چرایەک وەکو کەسێکی ئاسایی خزمەت بکەین بە هیوایەوەی کە ئەو بەهرە و توانە جوانانەی کە لە خاوەن پێداویستی تایبەت هەیە لە نابینایانە هەیە لە لای خۆشمان زیاتر گرنگی پێت بدرێت زەمینەی بۆ ساز بکرێت بۆ ئەوەی کە سوود لەو بەهرە و توانانە ژوەر بگیرێت زۆر زۆر بە خێرهاتنی بەڕێزت ئەەکەین بە هیوای ئەوەی بە زووترین کات بیناکە کە تایبەتە بە نابینایانیش نەوژەم بکرێتەوە بۆی کات لەوێ ئەوە سەرقاڵ و بەردەوام بن لەسەر چالاکیەکانتان زۆر بە خێر بێ دەستی ئێوەش خۆش بسپاس ئەگەر من هیچ شتێکم نەماوە لە کۆتاییە بەس ئەوە نەعرم ئەمن ئەو هۆڵەی کە بارەگای ڕێکخراوەکەمان بوو خزمەتی شاری سلێمانیمان پێکردووە و خەڵکی شاری سلێمانی شایەدی ئەو حاڵن کە کۆمەڵە و ڕێکخراوەکان هەمووی بەبێ بەرامبەر ئێمە خزمەتمان پێکردن و قاعەکەمان لە خزمەتیان نبووە جا هیوادارم کەسانی دەوڵەمەندی شارەکەمان بێنە سەرخەت و ئەو قاعەمان بۆ نۆژەم بکەنەوە بۆی زیاتر بتوانین خزمەتی شاری سلێمانی پێ بکەین و ئیتر سپاس دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەی کە ئێوەتان سازدا و دەستان خۆش بێ زۆر سپاسی بەڕێزت ئەکەین سپاس بۆ ئامادەبوون